خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆشنی هاتوونەتەن بۆ باسکردنی فیلم و زنجیرەکەم. بۆ ڤیدیۆم جارە هەوڵ دەدەم خوێندنەوەیەک بۆ فیلمی ریچارد جۆرن بکەم کە فیلمەکە لە چیرۆکێکی ڕاستەقینەی وەرگیراوە، چیرۆکی ڕاستەقینەی پاسەوانێکی ئاسایش بە ناوی ریچارد جۆوێل کە سەدان کەس ڕزگار دەکات بەر لە مردن، بەر لە تەقینەوەی بۆمبێک کەی لە کاتی ئاهەنگەکانی یاریە ئۆلۆمپیەکاندا لەکوێ لە ساڵی 1966 لە ئەتلانتا لە ئیتالیا. ریچارد سەرەتا کە دەبێتەوە کاریەوەی سەدان کەس ڕزگار بکاتن بەر لە تەقینەوەی بۆمبەکە، سەرەتا وەکو پاڵەوان، سەرەتا وەکو کەسێکی خۆشەویست دەناسرێت و وێنە دەکرێت و باز دەکرێت و بەشان و باڵی هەڵدەدەن. بەڵام دواتر لەلایەن ڕاگەیەندکارەکان لەلایەک و لەلایەک ترەوە لەلایەن نووسنگەی لە کۆلنەوەی فیدرالی کەیسەکە دەشێوێندرێت، کەیسەکە دەگۆدرێت. ریچارد لە کەسێکی ئاسایی و پاڵەوانەوە دەگۆڕن، دەیکەن بە کەسێکی تاوانباری گومانیکراوی سەرەکی. دەڵێن ریچارد خۆی هۆکار بۆ بەشێک بۆ لەو پلانی کە بۆمبەکە بێتە ناویانیگە. بۆیە ریچارد بە تاوانبار دەناسرێت و ڕوبەڕووی دادگای دەکەنەوە کە ئەوەش ئاسان ژیانی ریچارد لە ژیانێکی لە کەسێکی پاڵەوانانە دەگۆڕدرێت بۆ ژیانێکی دۆزەخی و وە کەسێکی تاوانبار. بە ئاسانی ژیانی ریچارد سەر لە بن دەگۆڕدرێتن لە ژیانێکی خۆشەوە بۆ ژیانێکی ناخۆش و تاریکەوە، ئەوەش بۆی ڕاگەیەندکارەکانەوە بە شێوەیەکی گشتی. ئیدی جەرگە ڕاستەقینەکەی ریچارد دەست پێ دەکات بەرامبەر دوو دوژمن بۆ سەلماندنی دووشت. یەکەم بۆ پاراستنی ژیانی خۆی، بۆ گەڕاندنەوەی شکۆی خۆی، دووەمیشیان بۆ جەنگە بەرامبەر بە ئەو کەسانی کە دەیانەوێت ناوەکەی بشێوێنن و ریچارد بە ئەرزدا بدەن بۆ مەرایمی تایبەتی خۆیان. جا ریچارد شەڕی دەجەنگێت لە پێناو شوناسی خۆی، چونکە شوناسی لە لای ریچارد تەنیا ناوبانگ نییە، تەنیا ئەوە نییە وەکو کەسێک وەکو مرۆڤێک کە زوندووە بیبینن، بەڵکو شوناس بەلای ریچاردەوە کەرامەتە، مافەکانێتی بۆ ئەوەی مافەکانی هەبێت و بە شێوەیەک بژیت دوور لەوەی کە ناوی بزرێت و بە کەسێکی نەخوازرا و بناسێنرێت. بۆیە گەورەترین جەنگی ریچارد جەنگی شوناسی خۆیەتی، بۆی بیسەلمێنێت کە ئەو کەسە نییە کە ئەوان دەیبینن کە ئەوان وێنەیە کردووە، ئەو تاوانبار نییە بەڵکو ئەو پاڵەوانە. کەسایەتی جۆل پێناسەی مرۆڤێکی سادە دەکات، مرۆڤێکی سادە کە بە سادەیی خۆی توانێتی ببێتە پاڵەوان بۆی ئازایەتی و بیوێری خۆیەوە. بەڵام لەما کەدا دەبێتە قوربانی دەسەڵاتێکی توندڕەوە کە دەسەڵاتەکانی بەکاردێنێت بە شێوەیەکی نەفامانە و بە شێوەیەکی کوێرانە. ئەمەش ئەو پرسەش ئاماژێ بە پرسێکی وجودی ئینسان کاتێک تاک دەوێت بڕیار لە کردەوەکانی خۆی بدات، بەڵام دەسەڵات و حکوومەت دێن کۆت و بەندی دەکەن، حکمێکی لەسەر دەدەن بە حکمێکی پێشوەختە و حکمێکی نادەت پەروەرانە کە ئەوەش کە ئەو پرسەش پێمان دەڵێتن کە لە دنیای ئەو مرۆماندا ئەوانە باڵا دەستن کە ڕاگەیاندکارەکانیان بەدەستە، ڕاگەیاندنیان بەدەستە، جا لە ڕێگای تەلەڤیزۆن، رادیۆ، ڕۆژنامە یاخود دەستگاکانی ئاسایش کێ ئەوانەی لە پشت بێت دەتوانێت یاری بە حەقیقەت کە بەدڵی خۆی بێت کێشەکە هەرچی بێت، بەڵام ئەو دێت دەرئەنجامێک بەدڵی خۆی دادەتاشێت کە لە بەرژەوەندی خودی خۆی و چواردەورەکانی دی دێ دەڵێ ئەوە حەقیقەتە، کە زۆربەی جار حەقیقەت کە دروست دەکرێت لەلایەن دەسەڵاتەوە زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو حەقیقەتەی کە لە واقعدا بوونی هەیە. بۆیە ڕاگەیاندکار بە تایبەتی ئەوانەی ڕاگەیاندیان بەدەستە دەتوانن ئاسان دۆسیەکان بشێوێنن کە لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێبێنن. فەلسەفەی سەرەکی فیلمەکە ئاماژێ بە پاڵەوانێتی تاکێک بەرامبەر بە هەژمونی دەسەڵاتێکی ناداتپەروەر. ئەو فیلمە پرسیارێکی سەرەکی دەخاتە بەردەست بینەر، ئایا کێ پاڵەوانە و ئایا کێ تاوانبارە؟ پرسیاری سەرەکی فیلمەکە لەو بازنەیەدا دەسوڕێتەوە کە ئەوەش
دەسەلمێنێت دادپەروەری بوونی هەیە یاخود دادپەروەری لەلایەن کەسانی باڵادەست و ئەوانەی کە دەتوانن وێنەکان گۆڕانکاری پێ بکەن دادپەروەری دەشێوێنرێت و شێوەیەکی پێدەبەخشن لە هەموو شتێک بچێت بەڵام لە دادپەروەری نەچێتن. ئەو فیلمە ڕخنەیەکی توندە لە کۆی ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی و دەسەڵات و FBI بە شێوەیەکی تایبەتی، چونکە فیلمە دەوێت پێمان بڵێت کە ڕاگەیاندن حقیقەت دروست دەکات لە بڕی ئەوەی بێت حقیقەت بگوازێتەوە بۆ خەڵک، خۆی حقیقەتەکە دروست دەکات، خۆی ڕووداوەکان دەستکاری دەکاتن. جا ئەو فیلمە پێمان دەڵێت دەسەڵات هێز بەکاردێنێت بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە ئەوانی دی کە وەکو ئەو بیر ناکەنەوە. بۆچی؟ بۆ داتاشینی چیرۆکێک کە بتوانێت چیرۆکێک بێت بە شێوەیەک کە بتوانێت ڕای گشتی بگۆڕێتن. جا ئەو فیلمە نیشانمان دەدات هەر کاتێک هەر کەسێک تا ئەو کاتە ئازادە، تا ئەو کاتە بێتاوانە کە ئەوانی تر دەیسەلمێنن تاوانبارە، کە ئەوەش پرسێکی ئەخلاقی دەورژێنێت، پرسێکی ئەخلاقی دروست دەکات سەبارەت بە سنوورەکانی ئەخلاق و بەزانیان لەلایەن کەسانێکەوە کە دەسەڵاتیان بەدەستە. ئەو فیلمە بەڕاستی بۆ ئەو زەمانە کراوە بە تایبەتی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی کە ئەو ڕووداوانەی زۆرتیدایە کە کەیسەکان بەو شێوەیە کۆتایی نایێت کە شایانی ئەوەیە بۆ دادپەروەری تێدا ڕوونادات بۆ شێوەی کە شایەنێتی. بۆ بڕوای من پیامی کۆتایی فیلمەکەش پێمان دەڵێت کە حقیقەت هەموو کات ئەوە نییە کە تۆ بە چاوەکانت دەیبینیت، هەموو کات ئەوە نییە کە بە گوێیەکانت دەیبیستیت. وێنەکان تەنیا ئەو مانایە نادەن کە تۆ بیری لێ دەکەیتەوە، چونکە وێنەکان و حقیقەت بە شێوەیەکی ئاسان دەستکاری دەکرێت و دەگۆڕدرێت بۆ بەرژەوەندی هەندێک کەس. جا پەیامی فیلمە پێمان دەڵێت کە ڕێگا مەدەن کۆمەلگا دەسەڵات حاکمەکان ڕێڕێوی ئەو کەیسانە بگۆڕن، کەسێکی بێتاوان بکەن بە کەسێکی تاوانبار. فیلمێکی لە چیرۆکێکی ڕاستەقینەوە گیراوە، فیلمێکی شایانی بینینە، پڕە لە ئەزمون و پڕە لە دەرز کە بتوانین لێوە فێبین، بتوانین ئەو حقیقەتانە ببینین کە زۆر جار گۆڕانکاری تێدا دەکرێتن. بۆیە پێشتر دەکەم بۆ یە خۆشەویستکە بینەری ئەو فیلمە بن، یەکێکە لە فیلمە جوانەکان بە تایبەتی ئەوانەی حەز بە ڕووداوە ڕاستەقینەکان دەکەن، چیرۆکێکی ڕاستەقینەمانەیە و ئاکتینگ و هەموو ئاراستەکردنی چیرۆکەکە بە شێوەیەکی زۆر جوان گێڕدراوەتەوە چێژ بە بینەر دەبەخشێت. ڕێتینجی بە بڕوای من 7.5 لە 10 کە بەڕاستی فیلمێکی باشە و وەشایانی بینینە. تا فیلمێکی تر تا ڤیدیۆی تر دێمەلاتان هەر لە خۆشی دابن.